شوانێژا لەسەر ڕەوشە سیاسیە زێبەری خۆ بدەن میوانێخوا برێز سیامەند حەجۆ سەرۆکێ شەپێلا ئازادیا کوردستانی دەمباش برێز سیامەند تورکیە جارێکدن دەست بە گەفان کریە مەبەستە تورکیە چییە؟ تورکیە دخوازە بگهینە چه ئاسێ و چه قۆناغێ؟ وەکە وەزیرێ دەربەیە تورکی گوت ئەو ڕێکەفتنێ رووسیا و ئەمریکارە چێبوونە بجی نەهاتنە ئەو ڕێکەفتن ترک و سافێم دکن چێنابێ هێزێ نێزیکی پێکاکا وەکە یێ پێگێ هێزێ سووریا دێموقرات پێیدێ حتا 32 کیلۆمترە بمێنێ و بەهۆریا ترکادە ئەف تشتێ هانەبووە حتا حدەکی ڕاستە ئەڤژی وەکەم زانن ڕێڤەبەریە هەرێمێ هێدستێ پێدێدەیە و پارتیە نێزیکی پێدێ جعالیە دیڤە هێزەی سووریا دێموقرات گەلک هەرێما دەرکەتنە ئەڤ ڕاستە بەس هەیە پێگێ گەلک باژارێ سەرسینۆر هەیە ئەڤ یەکژ ئالی دیڤەت بەهۆریامدا گەفێ ترکی وێ بەردەوام بن حتا هێزەی پێکاکە سەر سینۆرەی ترکی یان نەسەر سینۆرەی ترکی تەنیل کوردستانە سووری هەنا لە سووری هەنا وێ ئەف گەفێ ترکی بەردەوام بن. یعنی برێز سیامەند ئەرمانجا تورکیە بتەنێ چارچوڤەیە 32 کیلۆمترانە یان ئەرمانجن دن هەنە؟ ئەرمانجا ترکی دا ئەرمانجێوێ هەنا ئەرمانجەکژێ یاددێ خویاکردن شەڕێ پێکاکال کوردستانە سووری شەڕێ پێکاکە لە سووری بکشتی ئەو دبینن پێکاکا شەڕێکی جەکداری ترکی تکێ پێویستە کو دەرێ هەبێ پێکاکە چل کورسانە عراقی بێ چل کورسانە سووری ینی هەرێمێدی سووری دوێ شەڕێوێ بکێش بە شەڕێکی جەکداری پێکاکال ترکی تکێ ئەب یاد دووە ترک دخوازن سەیطرە خۆل سووری بەرفەڕەح بکەن دخوازن چەکدارێ وێ چ لەشکرێ وێ بن چ لەشکرێ عەرەبیە نێزیکی وێ بن وێ هەرێمێ بگشتی بخنە بن کۆنترۆلا خۆدا ده هەدەف هەنەژ ڤاگەفێ ترکان یانی وێ سیاسەتا ترکا وەکەم گوت یەکژێ ترک پێکاکا شەڕێ پێکاکاکن پێکاکا لە سووری نەهێلن یاد دووە ئەژی گەلێکی گرنگە شترکارە بەهۆردکەم هێزێ وای لەشگەری و تەسیراواناکێت سووریا پێشە ڕۆژێدا هەبێ لۆمە ئەف گەفێها و دەرباس بووناواناکێ گەلک هەرێمێ سووری لەشگەری ئەو هەردوو سەبەب لێ برێز سیامەند تورکیە دەبێژە حتا هەرێما کوردستانی وێ وەرە یعنی بتەنێ لەسەر حتا دیریکێ ناسەکنە دەبێژە حتا هەرێما کوردستان ئەمێ وەرن ji ber ku PKK li wê derê heye heta çi astê ev daxuyanî wê têkefe were civcîkirinê de ئەمزانن وەختا پێکاکە هاتیە کورسانە عراقی وەکە قەندیل ینی هەرێمێدی ترک ساڵ نینە گۆ بەلافرێخوا هجومی واناکێ داکن هەر ساڵێ جارێک دیجارە هجومی قەندیل دکن و بەری چەند ڕۆژێکی منتیقە شنگالێژی هجوم کردن خویایەت سیاسەتا ترکە پێکاکال کو دەرێ هەبێ ئەوێ شەڕێوێ بکێ بەهۆریامدا فەرەحترە نەئەفتەنێ نەمەسەلا پێکاکات هەنێ سیاسەتا خۆدە ترکە پشتی سەرێکانی و عەفرینێ داخویاکردن گوبڕاستی جەبهە بەرێ بەر فەرەحترکردنە دخوازن وەکەم گوت هەرێمە سینۆری یێ ترکی ئالیە سووری حتا 40 کیلۆمتری بخنە بن کۆنترۆلاخە و تەسلیمی هێزێ چەکداریە عەرەبیە نێزیکی وا بکەن. باشە برێز سیامەند gelek behsa Kubanê divê demê de têkirin eger heye di demin pêş de em bi hevguhartinekian ji muqayedekê di navbera em bêjin rejîm û Tirkiye de li ser Kubanê bibînin. Ev xuyayê wê bibê Tirka neveşartiye got dixwazin derbasî Kobanî bibin berî salekê Tirka Reîsê Tirkiye Tayyip Erdogan got em ê Kobanî hicûmî Kobanî bikin û em zanin kî Kobanî rêve dibe. Ez bawer dikim şaşîtiya tevgera siyasî ya Kurdî dike yanî şaşîtiya PKK dike باور دکن کار گو سینور تسلیمی لشکری سوری بکن و ترک برازی بکن ترک زانن حتی پشتی سینور ریوبری بخوجی دناف دبن کنترولات ترک پیدا ده بمینه و قبول نکن ترک وش آلیه دیو لشکری چکداری نزیکی PKK ترک و قبول نکن و محاوله بکن شرعی و بکن لو ماجی گرکه براستی
پێدێ سیاسەتەکە دی بکێ پێدێ کاربێ هەرێمێ تەسلیمی هێزەی دیە کوردی بکێ مستعدە تەسلیمی ڕەجیمێ بکێ بەس نەمستعدە هەرێمێ تەسلیمی کوردە بوونو منە برێز هێزن کوردی بێژن هێزن پێشمەرگەی ڕۆژ هەنە ئەگەر پێدێت تەسلیمی یاژی ڕادستی هێزن پێشمەرگەی ڕۆژ بکە تورکیە وێ رازی ببە ئەس باوەڕ دکم یەکارێ ترکی رازی بکێت وێ ئەف داخوازش عالیێ هێزەی سووریا دموکرات وەرێ بێژن باشە ئەم دکشێنج و هەرێمێ ها چاوە گوتنە ئەم مستعدن خۆڤەکشێنن تەسلیمی نیزامی بکن کاری بوون بێژن نا ئەم دخوازن کەسێ هەرێمێ خۆ بپارێزێ و کاری بوون بە هەفبەندیە ئەمریکی ئۆروپیە حتا رووسی کاری بوون رازی بکن کە هیچبانە ببێ داخوازەکە va دەولەتە گوهێزێ پێشمەرگە وەرن هەرێمێ بپارێزن ئەس باوەڕدکەم وی ترک قبول کردبانە بەس حتانها نە پێکاکا و نە پێدێ و نە هێزەی سووری دموکرات مستعدن بە کوردارە هێزەی دی یە سیاسی و هێزەی دی لەشکەری هەرێمی بخێ بن کۆنترۆلاوە و ئەس باوەڕ دەکەم ئەف بنگەها سیاسەتە پێکاکا گرێدایەش بەر ژوارە نەزەحمەتە هەموو گروپێ نە کوردرە کار بکن بەس نکارن کوردارە کارکن ji ber بنگەها سیاسەتاوە ئەوە دبێژن یعنی برێز سیامان ڕێگر بتەنێ پەکەکە و قەسەدەیە مەدید کو بولتەنە مەدەژی هات کو فەرمانداری هێزن پێشمەرگەی ڕۆژ داخوێنیەکدا بوو دەبێژە کو ئەو ئامادەنە ڤەگەرن ڕۆژاوای کوردستانی و بەڕەوانیە دەبار خەڵک ڕۆژاوای کوردستانی دەبکن یعنی لە گۆڕە خەفتنەتە بتەنێ ڕێگر پەکەکە و قەسەدەیە ڕێگر پێکاکا و قەسەدەیە حتانها من ت ئەگایی نەخۆندنە ینی ت داخویانی نە پێدێ نەقەسەدێ گوتیە ئەم مستعدن هەرێمێ بخنە بن کۆنترۆلا پێشمەرگادا ینی بلا پێشمەرگە وەرن هەرێمێ بپارێزن ئەو احتیرافێژی واناکرد تشتێ دبێژن بلا نیزام وەرێ هەرێمێ بپارێزێ گەلک داخویانی دەرخستن چەند جارە هەواراخوا کە هات نیزامێ بروسارە ئاخرین ئەمریکیارە ئاخرین بۆی تەختیل نیزامێ بکن یان بروسارە نە بە ئەمریکیارەش بووی نیزامی رازی بکن لەشکرێ واوەری سینۆر بحمێنێ بەس ڕۆکێ نەگوتنە بلا هێزێ کورد هێزەی پێشمەرگەی کوردستانە سووری وەکە ڕاستەوە گو ئەف هێزەی هاچێ بوونەش بۆی کوردەی سووری بپارێزن ڕۆکێ نەپێدێ و نە هێزەی نێزیکی وێ نێزیکی پێگاکا گوتنە بلا پێشمەرگە وەرن بپارێزن بەس ئەس دیساس خوازم بەردەوام کەم ئاف بە ئیدیۆلۆگیا پێکاکاوە گرێدایە خۆ تەنێت بینێن و نەرێ کورد و نابی ناخوازێ هێزنە دی کوردی سەیتەراوێ ناکێ سەر هەرێمێ چێ ببێ دوێ ئەو بنیانی مستعدن بدنە نیزامێ بدنە بەحسیە بەس نەمستعدن گۆ کورد بخوا هەرێماخوا بپارێزن هێزەکە دی کوردی غەیری ئەو باشە برێ سیامەتە بەحسە هاتنە ڕێژیمێ بۆ هەرێمێ کوردی کرد لەسەر ڤەخۆندنەکە قەسەدێ هاتنە ڕێژیمێ ji بۆ هەرێمên کوردی مەبەست جێ چییە هەندێک شروڤەکانی سیاسی دەبێژن هەبوونا وان بە تەنێ دەمکیە وەکو چاوە دەرباسی عەفرینێ بوون مەدید کو شەری عەفرینێ ڕۆژێن 35 دەرباسی عەفرینێ بوون پشتی وێ ڤەگەریان هاتنە ڕێژیمێش بۆ هەرێمên کوردی لە ڕۆژهەڵاتی فەراتێ یان jî beşê din li Rojavayê Kurdistanê demkî negelo wê nedemkî bê wê hêzê Sûrî û çend cara dahevpêvînê xwe de Serokê Sûrî Beşar Esed gotiye ev Sûriye û em leşgerê me wê vegerin rokê vegerin ve herî me xine bin kontrola xwe de heke لەشکرەی سووری ببینێ ژوارە ئەستانگیە وەی ترک شەڕێ واناکێ بکن بە هەوەرکم وێ خۆ vekşێنن باس لەشکرەی سووری نەتێنێ هاتنە هەرێمێ ئەو رووس پەڤرەنە دەوریە ئەمزانن دەوریە چێت بن ئەو لەشکرەی رووسی دکن و حتا لەشکرەی رووسی هەرێمێنە و ئەو لەشکرەی نیزاما سووری دەوریا بکن وێ ترک ناخوازن مشکلە بوارە چێ ببن باس سووری هەکە ژواوەری و کاربن بێن قووەتا واناکێ هەبێ وێ بخوازن کوردستانە سووری دەبمێنن و ناڤەگەڕن بێ شەڕ و بەس ئەس باوەڕ ناکەم هێزێ نێزیکی پێگاکە مستعد بێ شەڕ دژی نیزامێ بکێ دژی لەشکرەی سووری بکێ حتان هاتڤە 7 ساڵێ چوویدە بێژە شەڕێکی جدی دژی نیزامێ نەکردە و دوورە سەرداخوازا نیزامێ ها سەرداخوازا پێدێ
ئەب لەشکرەی سووری هاتنە و ناش بووی وەختێکی هاتنەش بووی بمێنن لە کوردستانە سووری. برێز سیامەند حەجۆ سەرۆکی شەپێلە ئازادیە کوردستانی گەلێک سپاس بۆ بەشداربوونەتە.